لە کێڵگا کشتتوکاڵەکەی جوتیارە نمونەیەەکە پێشنگای بەروبووما کشتتوکاڵی خۆماڵەکان لە ناحی سیروان بەڕێوە چوو. زیاتر لە 15 جۆر بەرەمی کشتتوکاڵی خراە ڕوو. هەنار بەشی زۆری پێشنگاکەی داگیر کرد بوو. هاوکات جوتیارە نمونەیەەکە ساردخانەیەکی سروشتی دروست کردووە کە دەتوانێت 200 تۆنە ناری تێدا هەڵبگیرێت. لە هەمووشی گرنگتر ئیمساڵ جیاواز لە فستیڤاڵی ساڵان ساردکەرەوە یەکەم دروست کردو حەزەکەم بە چاوی خۆی خەڵک بیبینێ بۆ ئەوەی بتوانین لای خۆمان و ئەگەر دەسنووقێ بیسنووقێ تا تەنێ هەنار دابنین بۆ زستان بەم شێوازە لە ماڵەکانی خۆمان لە سەربانەکانە لە حەدیقەکانە دروستی بکەین و دایبنین تایە. جیاواز لە ساڵانی ڕابردوو پێشنگای کشتتوکاڵی و بەرەما خۆماڵەکان فراوانتر کرایەوە. جگە لە خستنە ڕووی هەناری هەڵەبجە ژمارەیەکی زۆر بەرەمی خۆماڵی ویشی دەستی خانمان نیشاندرا. هاوکات ئەو جۆرە پێشنگانە بە دەرفەتێک ناو دەبرێت بۆ ساغکردنەوەی بەرەمی خۆماڵی و بەگرنگیەوە باز لە بەکارهێنانی بەرەما کشتتوکاڵی خۆماڵەکان و ناوچەکە دەکرێت. هەمیشە لە بیرۆکەیەوە بین کە ساردخانە بۆ خۆمان چوەکو خانەوادەی دروستکەین ئایلەی کە تاوەکو ئەو بەها خۆراکیانەی لە میوە و بەرەمی خۆماڵەکانە هەیە بمێنێتەوە بەها خۆراکیان لە دەست نەدەین وەچیتر ڕوون نەکەین ئەو خۆراکانی کە بەڕاستی خۆراکی مەسۆین خۆراکن کە بە بڵێن مەوادی پەیوەندی کیمیایی گەورە کراون. ئێمە ڕۆژ بە ڕۆژ وڵاتەکەمان پێویستی بەوەی کە هاوچەشنی وڵاتان ڕوو لە ئۆرجیناڵی بکەین ڕوو لە سروش بکەین تاوەکو دارایی بەهاگەلێکی خۆراکی باش بین ئەو بە خۆراکیانە لە دەست نەدەین بۆ خۆمان لە پێناو تەندروستیی باشترە. ئێمە دوو جۆر هەنارمان هەیە لە خۆی منتیقە هەناری جۆریمان زۆرە بەس لە ئێستادا ئێمە دوو جۆرمان هەیە. ئەم هەنارمان هەیە هەناری ساڵەخانی پێڵێن هەر منتیقەی سیروانە. ئەم هەنارەشمان هەیە هەناری لا ڕەشەی سازانی پێڵێن منتیقەی سازان بەس لە سیروان ناشتومانەی خۆمانە. وڵای ئێمە لاولێرەوە هاتیتینە و شتانە شتی جوانن شتی باشن سەحینەی خۆمانن بەڵام ئیسفادەی نییە لێرە پێمان ناکڕێ لەبەوەی لە بازار پڕی سووری و ئێرانی و تورکیا ئەوان هەرزانترن خۆی خەرچی لە دوای هەرزان دەگەڕێ لە مەرزەکانەوە ئاودی دەکەن دێ لێرانە بە هەرزان دەستمان دەکەوی پارەی ئێمە لە پارەی تورکی و سووری و ئێرانی بە قوترە. داهێنانێکی باشی کردو گۆڕانکاری لە هەموو بەرهەمەکانە کردووە و ئەبێ هەموو ئەو داهێنەرانی کە تێ ئەوکۆش لە پێناوی بەرهەمی جۆمخانە کوردستانەوە ئەبێ زیاتر هانیان بین و بێ پشتیوانیان بگرن بێژ وەکو کۆمەڵی کوردستانی سۆز تەواو پشتیوانی ئەم بەڕێزە ئەگرین لەبەر ئەوەی پشتیوانی هەموو مرۆڤێکی پاگەگرین کە خزمەتی ئەم وڵاتە بکە و ئیشەکەی زۆر جوان و زۆر جێگەی دەستخۆشیە و ئێستش نا بەڵام لە ساڵانی داهاتووە کاریگەری زیاترە بێت. ساڵانە لە سنووری پارێزگای هەڵەبجە چەندین پێشنگای کشتتوکاڵی بۆ خستنەڕووی بەروبوومی کشتتوکاڵی جوتیارانی سنوورەکە دەکرێتەوە بە تایبەت هەنار کە لە وەرزی پاییز و پێگەیشتنی ئەو بەرەمە خواست لە سەرەناری هەڵەبجە زیاد دەبێت. ئەوەش بەهۆی ئەو ناوبانگەی لە ڕووی تام و چێژەوە بڵاو بووتەوە. بەپێی زانیاریەکان ساڵانە زیاتر لە 35,000 تۆنە نار لەلایەن جوتیارانی ناوچەکەوە بەرهەم دێنرێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی سیروان.